ماوەی زیاتر لە 3 ساڵە زەویەکی فۆرمی لە یەکێک لە گەڕەکەکانی سلێمانی کڕیوە و ئێستا ڕێگەی پێنادرێت بیکات بە خانوو. زانیار عەلی دەڵێت ئەو پارەی هەی بووە بۆ کڕینی زەویەکی فۆرم هەمووی لەدەست چووە. ئێستا لە دۆخێکی سەختدایە و کرێچیە. لە دوای شەڕی داعشەوە بە واژۆی شێخ جەعفەر مستەفا جێگیری سەرۆکی هەرێم زیاتر لە 35,000 پارچە زەوی بەسەر کەسوکاری شەهیدانی پێشمەرگە و دژە تیرۆردا دابەش کران. بەڵام لە دوای ڕووداوەکانی 8 تەمووزەوە مامەڵەکردن بەم زەویانەوە ڕاکیراوە. کرێچی دەرکراوم لە ماڵی خۆمە باشە ساحب خانوو دەری کردو خانوویەکی 5/20 هەبووە جێم نابێتەوە فرۆشتومە یاومە بەم ئەرزێ لە ماڵی خۆمە دەرەکرم ساحب خانوو دەرمەکە ئەچمە سەر ئەرزەکە شارەوانی دەرمەکە ناوێرم تەلەفۆنێکم بۆ بێ ئەمەە قەرزارم هەموو جانمەکەوێتە سەر هەزت قەرزارم ئەی بۆ چۆ بڕۆم ڕووکەمە چوون یعنی پێم لێ بەڕای تۆ ڕووکەمە چوون هیچ شوێنێ نێ من بۆی بچم یعنی ئەمەی کە خۆیە کوشێ و کەوای کرد شێتە لە گیانی خۆی بێزارە کاکە بۆوە ئەکەن لە پێناوی چیاوە ئەکەن خێرتان نەگا کاکە من داوای چیم لێوە کردووە ئەڵێم ئەرزێکی خۆمە ئەچمە ناوی یعنی مەخولە تۆ ماڵی خۆ نەتوانانی بچیتە ناوی وەزارەتی پێشمەرگاوە نووسراوی خۆیەتی ئەوە نووسراوی خۆیەتی کە خۆی احترافی پێ ناکە و ناکەوێتە دوای قەزەکەی شارەوانی ژێر حسابێکی بۆ ناکە لە کاتێکا وەزارەتی پێشمەرگە نەبێ شارەوانی ناتوانێت بەم شێوە تەسەڕوف بکە ئەڕۆینە شارەوانی نایەڵێ ئیشی لەسەر بکرێت دەستگیر دەکرێت ئەتەوێ بیکەی بە خانوو شارەوانی دەستگیر دەکا ئێ باشە ئێوە کەوا ئەم عەرزانەتانی فراس کردووە بۆ ئێلن ئەم خەڵکە کوڕین و فرۆشتنی پێوە بکات چی ماقولەکەی من قوتی ماڵ و مناڵم کردێتە دەم عەرزێکەوە ئێستا تۆ نایەڵی بیفرۆشم نایەڵی بیکەم بە بینا نایەڵی ئەم خەڵکە نایەڵن دۆسیەکەمان بگاتە شوێنی خۆی. ئەو 35,000 پارچە زەویە بەسەر هێندێک لە گەڕەکەکانی سلێمانیدا دابەشکراون. خاوەنەکانیان دەڵێن ئێستا بڕیارەکە لای قوبات تاڵەبانیە و ئامادە نییە گرفتەکانیان بۆ چارەسەر بکات لە کاتێکدا پێشتریش بەڵێنی داوە. ئەوان دەڵێن نابێت بکرێن بە قوربانی ململانەی سیاسی و دەبێت مافەکانیان بۆ بگەڕێنرێتەوە. عەرزم کڕیە 15 دەفتەری 25 گەڵام پێداوە. ئێستا دوایەوە مانگە دوایەوە عەرزی منیان ڕاگرتووە نەگی من 30,000 عەرزەڵێ ڕاگرتووە ئێستا ئەمە حەچی شوێنەتینە وەڵی هەر خۆشیان نازانن بۆچی ڕاگرتووە. ئیسا ناڵن ئیشی تیا بکەین و ئەمە لە شارەوانی لە سنووری بەکرەجۆ ناڵن ئیشی تیا بکەین دەڵێن بە یەکێکەڵاچی بۆ شارەوانی وەڵێ دەسەڵاتی ئێمانیە و لانجوانی وەزیران و لانجوانی وەزیران لە شارەوانیە و خۆشمان نازانین لەکێ بەڵام بەڕاستی کێشێکی زۆرە بەڕاستی شتێکی بێتام و بێلەزەت یعنی بەڕاستی من کڕیومە لە داگیرم کردووە مۆریسێ یعنی ناحیە شارەوانی دەستگا و دەستگا ئەمنیە کە لێم یعنی بۆ منە کە تەوزیعی کردووە ئەوەی پێوەیە بە فۆرمەکەەوە بەڵام ئێستا نازانی چی بکەن ڕووکەی نەیکوێ وەڵی ئەگەر دادگایەکە بووی هەیە ئێستا دادگایکی عادل بوو یاسەمە قەرەبووی 2 ساڵ کردامە چکە من 2 ساڵە 15 دەفتەری 25 گەڵامتاوە بە یەک زەوی دیوەدانراوە یعنی من ئەگە بە ناڕەسمی دەستم بەسەرا گرتایە و بۆ من داگیرم کردایە هەچیان کردا قەی ناگە بەڵام من لە یعنی کڕیمەوە مۆری ڕسمی پێوە ئێستا نازانم یعنی ئەگەر ناقانونیە ئەبوو هەر ساڵی یەکەم ڕابگیرایە ئەبووە ساڵی یەکەم ڕابگیرایە نەکەوتاتە دەست خەڵک ئێستا ئەمەی کە کڕیوێتی زۆربەی خەڵکی فەقیرە ئێمە ئەوەی کە گەڕاوین پرسیارمان کردو کێشەکەی بەس لای کاقوباتە داواکەین ئێمە پەیامی هاتوین بەس ئەوە کاقوبات کە بزانێت کێشەکەی ئێمە لای ئەو داوای لێکردنم کێشەمان بۆ یەکلای کاتەوە زۆربەی ئەوانەی لێرن زەویەکانیان لە دەستی 2، 3 و 4 کڕیوەتەوە ماوەی 2 ساڵە هیچ مامەڵەیەک بەو زەویانەوە ناکرێت و شارەوانیش ڕێگە پێدانیان بۆ ناکات ئێستا ئەوان هیچ بەرداشتێکی دیکەیان نییە ئەگەر جێگیری سەرۆکی حکومەت گرفتەکەیان بۆ چارەسەر نەکات زەویەکان هەروە بە زەویەتی دەمێننەوە. ڕامی عوسمان کەناڵی پێیام سلێمانی.